هذا صناعة صابون من زيت الزيتون. بەم شێوەیە سابوون دروست دەکرێت. زەیتی زەیتون و چەند مادەیش تر تێکەڵ دەکەین، پاشان بە چەند قۆناغێک سابوونەکە دروست دەبێت. دوای ئامادەکردنیشی دەیفرۆشین. مهنة ورثناها وما يصير نتركها. ئەو پیشەیە لە باوپا بیرانمانەوە بۆمان ماوەتەوە و پێویستە پارێزگاری لێ بکەین. لە ڕێگەی ئەو پیشەیەوە بژێوی ژیانمان دابین دەکەین. لەم ناوچەی ئێمە نزیکەی 30 کەس هەیە بەو پیشەیەوە خەریکن و کار دەکەن. دوای ئامادەکردنی سابوونەکان دەیان نێرین بۆ بازار لە سەرجەم پارێزگاکانی عێراق. نتركها 12 ساعة. 12 ساعات سابوونەکە دادەنین تاکو و شک دەبێتەوە. دوای وشک بوونەوەشی دەیبڕین و دواتر بڵاوی دەکەینەوە بۆ ئەوەی بە تەواوەتی خۆی بگرێت و ڕق ببێت. لە کۆتاییدا لە پاکەتی دەکەین و ئامادە دەبێت بۆ فرۆشتن. همیتش سر کوالیتی و ما هاي صابون حلبي بعشقات تدا شكرن صابونای گله کلا بس جاره که وجبک ماهاتی ما استعمال کی در کد گله کلا بس او جار و نهات یابه هم حس کن که بگه مثلا هاری کاری بون ها بکرن کارگاه هات بنا دانان و گله جوراج هات بنا شکرن و رغبت السر چون بوشی بضاعه مبقوی محلیه بضاعه باش نبی نه تشکر